جا ئێمە داواکارین یەکەم زیادە ڕۆیی لە خواردنا نەکرێت. هەندێک کەسەیە خواردنی زۆر بەیانەکەی زۆرە خوا لە جلوبەرەکە هەندێک کەس بۆ خۆ دەرخستن نازام چی بۆ بەنەوعێکە یانی ئەمەیان نەکرێت. دوایەوەی ئێمە داواکارین لە ڕێگەی ئێوەش لە ڕێگەی کەناڵەوە بەو دایک و باوکاناڵین تکایە مێڵن ئەم تەقەمەنی و نازام تۆنتری قەوچی فێڵن ئەمانە بۆ مناڵەکان مەکڕن خەڵکی زعاجەکەن. وڵی جاری وا لە جژ ناڕێ بە شوێنێکا داڵگە لە پڕشی یەخەنە بەردەمێ مناڵەکە ئەبێ دایک و باوک نەسیحەتی مناڵەکانیکە. ئەبێ شڕتەش لەو دوکانانە و تاجرانە بپرسێتەوە کە ئەمانەیەنێتەوە. ماڵ هەیە نەخۆشیە کاکە گیان کەسی بە ساڵات چوی هەیە مناڵی خاوەن پێداویستی تایبەت هەیە ئەم تەق و تۆقە جژن لێو تێگەیە. یا جاری واچی بۆ سەیران بۆ شوێنێ نزیکن لێکەوە کاکەەوە دوکانەوە زێوێ ئەوە نازام کوێەوە شەقڵاوە ئەمە نزیکن لێکەوە کاکە هەر یەکەم و کەبەرەیەکی ناوڵی مەزادخانەکەی ئاخر سەوتیاوەتی ڕووی کلۆدەتەوە هەر مێشکە بێ دەست بە گوێتەوە بگی کاکە من هاتوم تۆزی سراحەت کەم من هاتوم جەوێ بگۆڕم بۆ خاتری خوام گۆرانی بوو خۆتی لێ ئەمە بۆ هێناوم جیازە گەورێ کزی کەش لێ بکەرە گوێتەوە مەبەستم ئەبێ ئێمە ئاگامان لەوە بێ یا تەقاکەن نازانم چیەکەن زۆر جات خەڵک بری نارەبێ خەڵکی زعاجەکە. دکتۆرەکەم و بەخراندنی سەر جەمیوانەکانەکەم بێ زەحمەت پرسیارێکم هەیە جەژنواتە کاتێکی خۆشبردن بۆ هەمووان بەس ئایا ڕێنمایی چییە بۆ ئەو کەسانەی کە لە سەیرانگاکان و لە شوێنە گشتەکان دەنگی تەجیل و تەپڵ و مۆسیقاوشت بەرز دەکەنەوە چادەوریان ئیسعاج دەکەن. زۆر سپاس حەلیمە خان وەڵڵاهی خوشکی من لە کاتی بەشی یەکەمیشا تۆسی ئیشارەتی کەمم پێ تۆچی بۆ سەیرانگایە بۆ چێکی ناتەوی ئیسراحەتکەی ئێ باشە کە من تۆ هاتووی ئیسراحەتێ بکەی ئایا من مافم هەیە تەپڵ و مۆسیقا لێ بەم تۆ ئیزعاجکەم هەندێک کەسێڵێ من ئازادم لەوانی من خۆم چەندجا قسەم کاکە جان وڵایمە هەڵێ کاکە من ئازادم نەخێر بەڕێزا ئێمە بەداخەوە زۆر جار لە معنای ئازادی تێ نەگەیشتوین. بەڕێزا من لە ماڵی خۆمە ئازادم چی ئەەکەم بیکەم بەڵام کاتێ لە ماڵی خۆمە شتێکەکەم تەپڵ لێم هاوارەکەم ڕفتارێکەکەم دراوسەکەم ئیزعاجەکەم ئازادی من تەواو ئەچمە ئازادی ئەوە کەواتە کەس ئازادی ڕەهای نییە بەڕێزان هەر چیەکەکەی بیکە چونکە تۆ بەم ڕفتارە و کاریگەری و لەسەر خەڵکی تر هەیە کاکە جەژن ینی خۆشی ینی بێدەنگی تۆ چیتە دەرەوانێ جەوێ بگۆڕی ئیسراحەتکەی تەمەتوع بەو جوانی با بڵێن شاخ و داخ و دەشت و سەوزای و گوڵ و ێ باشە لە تەبیعەت لە مەزادخانەکە دانیشتووی اینجا لەوێ کێشەکەش لە چیە بەڕێزان 50 کەس زیاتر هەر یەکی خستووی سەر گۆرانیەک یعنی گۆرانێکەش دەسەتی لێ نابینی 50 گۆرانی تێکەڵ بێ بەیەکە کەواتە ئێمە داواکارین هەر کەسێکە چێ ئەگەر حەسی لە مۆسیقایە کاکە یەتفۆنێ بکاتە گوێچکەی هەر بۆ خۆ مۆسیقا لێ بە یەخواگەدنە ئازابی گوێ لە چێکری منەقم چیە بەڵام تۆ لە تەنیش منەوە مەسەن کەپرەکانی دوکان یاخۆ سەیرانگاکانمە خۆمی بچووکەنەوەی مەترێ لەیەکەوە دوورن ێ باسە کاکە من حەزم لەو گۆرانیە نییە هینێکی عەرەبی خستوەتە سەر نازان بەنەوعێکە یا گۆرانێکی بێتامی خستوەتە سەر منیش ناچارەکە گوێی لێ بگرم